ئەو شوێنەی ئێستاکە ئەمە لێ وەساوین شوێنەواری قسقاپانە بێگومان شوێنی جوگرافیایی قسقاپانیان ئەشکەوت و تاشراوی قسقاپان ئەکەوێتە چەمی ڕێزان نزیک گوندی زەرزی لە ناحیەی سووداش تقریبا لە باکووری خۆراوای سنتەری پارێزگای سلێمانی لە کوردستانی باشوور وەک گەزانین قسقاپانیش ئەگەر وەکو شوێنەوارێک یەکێک لە شوێنەوارە گرنگەکانی کوردستان و بەگشتی و لە ئاستی جیهانیشە هەرچەنە ناوی قسقاپان ناوەکەی تورکیەوە ئەتوانین بڵین لەبەر کاریگەری دەوڵەتی عوسمانی کە چەند ساڵانی سەدەکانی لەمەوبەر لێرە بوون وشەی قسقاپان بۆ ئەم شوێنەوارە بەکاراتەوە کە تعبیری ناوەکەش یاخود لە مانای ناوەکەس قسقاپان لە دوو بەش پێک دێواتە کچ ڕفێن کە ئەمەش ڕەنگە زیاتر لە جوانی پاشماوە شوێنەواری و ئاسارەکەەوە بۆی هات پێ بەڵام ئەمە لە ڕەتی بە ناوەڕۆکی نەخشەکە و هەروەها ئەو پاشماوە شوێنەوارانێکی ئێستاکە ماونەتەوە نییە لە ڕووی ناوەڕۆکەوە بەگشتی پاشماوەی شوێنەواری قسقاپان یەکێکە لە شاکارە زۆر گرنگەکانی کوردستان و هەروەها توانی بڵێن یەکێکە لەو سەروەتە نیشتیمانی زۆر گرنگانێکی ئێستاکە لە ئەم بەجێماوە. خاڵێکی زۆر گرنگ کە لێرەیە ئەویش مێژووی قسقاپان یاخود مێژووی تاشراوی قسقاپانە بینین لە مێژوودا ئێمە ئیمپراتۆریەتێکمانی ئەویش ئیمپراتۆریەتی مادیە ئیمپراتۆریەتی ماد لە ساڵانی 1970 بۆ ساڵانی 550 بەر لە زای لە ناوچەکانی کوردستانی باشوور و کوردستانی ڕۆژهەڵات و بەشێکی زۆری ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاستکە دەسەڵاتی هەبووە لە مێژوودا ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی هێرۆدۆت لە ساڵانی 484 بۆ 428 بەر لە زایین ئێمە یاداشتێک یاخود تۆمارێکمان بۆ گێڕێتەوە کە ئەویش مێژووی شەڕێکە لە نێوان ئیمپراتۆریەتی مادی لەگەڵ ئیمپراتۆریەتی لیدی کەوا لە ساڵانی 585 کەوا بۆ 5 ساڵ لە 590 بۆ 585 بەر لە زاین شەڕێک ڕوو ئەدات لە ناوچەکانی نزیک ڕووباری هالیس یاخود قزل ئیرماقی ئێستا تقریباً ئەکاتە 50 کیلۆمەتر خۆرهەڵاتی ئەنقەرەی پایتەختی کۆماری تورکیا ئێستا لەوێ شەڕێک ڕوو دەدات لە نێوان ئیمپراتۆریەتی مادی و لیدی و هەروەها لە هەمان ڕۆژ و لە هەمان ساڵدا خۆرگیرانێک ڕوو دەدات کە تەواوی سەرزەوی تاریک دەبێت ئەم خۆرگیرانەوە دەکات بێتە هۆکارێکەوە لە نێوان پادشای مادی کە ئەو کاتە خوهشتر دەبێتە یاخود فەرمانڕەوای مادیە لەگەڵ ئالیاتیسی فەرمانڕەوای لیدی ڕێککەوتنێک بکەن جاوەکوت بەپی ئەو سەرچاوانەیە ئەو مێژوو نووسانێکەوە باسییان لە تاشراوی قسقاپان کردو دەڵێن ئەو نەخشەی پشتەوەی ئێمە یاخود ئەو دوو کەسایەتیکەوە لە لای ڕاست و چەپی ئەو مێزە دانیشتون نەخشی لای ڕاست ئالیاتیسی پادشای لیدیە و وەروە نەخشی لای چەپیش خوهشتری سێمین پادشای مادیە لە نێوان ساڵانی 625 بۆ 585 بەر لە زاین. خۆی لە ڕووی پێکهاتەوە ئەو پاشماوە شوێنەوارەیەکی ئێساکە ئێمە لێ وەساوین ئەبینین ئەم پێکهاتەی ئەمەشکەوتە پێگەی لە ئەیوانێک ئەو شوێنەی کەوا تاشراوە لە ئاستی زەویەکەی بەردەمی دەمەتر لە ئاستی زەویەکەی بەردەمی بەرزە بە بەرزی دەمەتر ئەیبینین ئەیوانێکی تاشرا و دەرهاتۆ لە ناو دڵی چیاکەیە و هەروەها لە ڕووی پێگاتەوە جۆرێک نەخشێنراوە بینین بە سیرکردنی دوو پایەمان هەیە لەسەر ئەم دوو پایە لە بەشی سەرەوە دارەڕایەکەیە کە توانم بڵێم وەکو جۆرێک لە مۆرکی کوردەواری بە دارەڕاکەوە بینرێ ئێستاکەش لە یازال بەشێکی زۆری خانوەکانی کوردستان لەو شێوە دارانە ینی لەو شێوە شکڵە دیزاینە بۆ خانوەکان لە سەقفی خانوەکان ئابینین کە سێ دار لەسەر هەریەک لە پایەکان دەرچووە و هەروە 5 زاریش لە بەشی لای ڕاستەوە بۆ لای چەپ تەواوی ئەیوانەکەیان دارەڕا کردو یاخود وەکو جۆرێک لە سەقف کە ئەمانە لە بەردن و لە ناو شاخەکە تاشراوە و دەرێنراوە و نەخشێنراوە و هەروە لە لای ڕاستی ئەیوانەکەەوە ئەبینین هێمای خۆر هەیە و هەروە خۆریش وەکو یەکێک لە تایبەتمەندیەکان کە لە کۆنا لای هەتا لە بیر و باوەڕە زۆربەی دینەکان و لە زەرادەشتیشدا پیرۆز بوو وەکو هێمای گەرمی و تیشکدانەوە ڕووناکی وەکو ڕێزێک و پیرۆزێک لە بەشی لای ڕاستی سەرەوەی نەخشی قسقاپانە ئەیبینین و پاشان پایە یەکەم دێت کە پایە یەکەمیش سەرپایە و بنپایەکی زۆر جوانی بۆ کراوە کەوە مۆرکی شوێنەوار و یاخود پاشماوە و هونەری مادی لە پایەکانە ئەبینرێت کە بە شێوەیەکی زۆر جوان نەخشێنراون و هەروەها لە ناوەندی نەخشەکە ئەبینین دەرگای سەرەکی چوونە ژوورەوە بۆ سێ گوڕدەخمەکە کە لە ناو ئەو سێ گۆڕی دروست کراوە یاخود ئەو ئەشکەوتە تاشراوی ئێستا بەدەستی هەیە بینین کە هەروەها بەرزیەکی 1 مەتر و 10 سانتیمێکە بێت کەوا بۆ چوونە ناوەوەی ناو ئەشکەوتەکە زۆر ڕاست لەسەر دەرگاکە ئەبینی نەخشی سەرەکی یاخود ناوەڕۆکی سەرەکی ئامانجی سەرەکی نەخشەکە کەوا
بینی نەخشێکە تاشراوە دوو کەسایەتی یاخود دوو شەخص دەرەکەون کە هەر شخصێک لەو شخصانە لە شێوەی پادشا یاخود لە شێوەی کەسێکی پۆشتە و پەرداق دەرەکەوێت بە جلوبەرگی کاملەوە کە هەروە بە هەریەکە لەوانە بەدەستێکی کەوا بەدەستی چەپی کەوانێکیان کردووە وەروە بەدەستی ڕاستیشی نیشانەی سەلامکردن و پەیمانی ئاشتیان بەرز کردوێتەوە و هەروە مێزێک لە بەردەمیانایەتی ئەم مێزە شکلی دروستکردنەکەی کەوا لەسەر سێ پایە و وەروەها بنێکی هەیە ئەمە جۆرێک لە ئاتەشگەدای زەردەشتەکانە ئەبینین ئەو شوێنی ئاگریان لەسەر کردوێتەوە ئەو پایە ئەو شقڵی ئاگریان لەسەر کردوێتەوە ڕاست ئەو مێزەی بەردەمی دوو کەسایەتی دوو پادشاکە لە شێوەی مێزی ئاتەشگەیە یاخود لە شێوەی مەشخەڵێکی گەورەیەکەوە ئاگرەکەی لەسەر کراوەتەوە وەوە بەوردبوونەوە لە کەسایەتیەکان ئەوەی لای ڕاست لەگەڵ ئەوەی لای چەپ لە ڕووی جلوبەرگ و شێوازەوە جیاوازی هەیە بەپێ و سەرچاوانەی کەوا هەنوو باز لە نەخشی قسقاپانەکەن ئەکرێ نەخشی لای ڕاستی پێکهاتەی نەخشەکە ئالیاتیسی پادشای لیدیەکانە کەوا لە ساڵانی 1610 بۆ 561 بەر لە زاین پادشای لیدیەکان بووە و هەروەها کەسایەتی یاخود ئەو شخصەی کەوا لە نەخشیەکە دەرەکەوێت لە لای چەپەوە سێهەمین پادشای ئیمپراتۆریەتی مادی و باپیرانی کورد خوهشتەرە کە ئەویش لە نێوان ساڵانی 625 بۆ 585 بەر لە زاین پادشای ئیمپراتۆریەتی مادی بوو و هەروەها پێگاتەی جلوبەرگەکەی و ڕیشی و هەموو ئەو شقڵەی و هونەریانەی کەوا لە دروستکردنی و نەخشیا دەرکردەوە وەروە شوێنەواری مادیان پێوە دیارە وەرەوە ڕێکۆتێکی درێژی لە بەرایەکە ئەمە زیاتر جلوبەرگی مادیان بۆ دەرەکەوێت وە شتێک زۆر گرنگە لێرەیە لەسەرەوەی ئەم نەخشە یاقل لەسەرەوەی ئەو دوو کەسایەتی پادشایە ئەبینین نەخشێکی ترمان هەیە کەویش نەخشی پادشایەکە یاخود نەخشی کارکتەرێکە کەوا مەشخەڵێکی بەدەستەوێ و وەروە ڕۆ خۆرئاوابوون دەڕوانێت ڕۆ خۆراوابوون دەڕوانێت ئەم نەخشەی سەرەوە لە شێوەی دایرەیەک دروستکراوە کە پێ دەچێت ئەمە نەخشەی دیاکۆ بێت یاخود پادشای دیاکۆ دامەزێنەری ئیمپراتۆریەتی مادی وەکو ڕێز و وەفایەک وەکو پیرۆزکردنێکی ئەو نەخشە و ئەو عەقدە و ئەو پەیمانێکەوە ئەو لێرە دروستکراوە ئەو نەخشە ڕاستە خۆ دەکەوێتە سەرەوەی ئەم دوو کەسایەتی تر وەکو چاودێریەک یاخود ئەگەر تعبیر لەو شوێنی نەخشە بکەین وەکو گەیاندنی پەیامێکەوە ئەمە وەکو چاودێرێکە یاخ وەکو ئاگای لەو ئەهد و پەیمانەیە بۆی پەیمانەکە پیرۆستر بێ یاخود ئەو نەخشە زیاتر ڕێز لێ گیراوتر بێت. بێگومان ئەگەر سەیری هەڵکەوتەی جوگرافیایی نەخشی قسقاپان یاخود پاشماوەی شوێنەواری قسقاپان بکەین ئەبینین لە بناری چیاکەیان هەڵبەسراوە ئەم دۆڵە یاخود بناری چەمی ڕێزان یاخود ئەم ناوچەیە ئەوەشمان لە یاد نەچێت لەم ناوچەیە ئەشکەوتێکی تری مێژوویمانەیە شوێنەواری تری کۆنمان هەیە کە ئەوانیش ئەشکەوتی زەرزیە کە ئەویش بۆ گەڕێتەوە بۆ چاخی بەردین و هەروەها کۆمەڵێکی زۆر لەو پاشماوە شوێنەواریانی لەم ناوچانە هەن ئەمە واکات سلمێنەری ئەو ڕاستە بێت کە ئەم دۆڵە یاخود ئەم بنارە یەکێکە لەو پاشماوە شوێنە یەکێکە لەو هەوارگە دێرینانەی مرۆڤایەتی ئەمە ژوای کردووە نەخش و هەڵکەندنی ئەم پاشماوە شوێنەواریانە کە گەر لە ڕووی مێژوەکەیەوە زیاتر ئەچینە ناوە و بابەتە کە دەگەڕێتەوە بۆ دەورانی مادی و ئەم سەرزەویەش لە سەردەمانی دەورانی مادی یەکێک بۆ لە پێگە هەرە گرنگەکانی سەرزەوی مات ئەمە وای کردووە ئەم نەخشە ئەم مەزارە لێرەیە هەڵکەنەی وەکو بەشێک بۆ لە سەرزەوی مات یاخود ئەم بەشە جوگرافیایی ئێستاکەی کوردستان لە سەردەمانی دەورانی کۆنا بەشێک بۆ لە دەوڵەتی مات یاخود بەشێک بۆ لە سەرزەوی دەوڵەتی مات ئەمە ژوای کردووە هەڵکەوتی ئەمە هەر بۆی ئەمە لێرەیە ئێستاکەش بەجێماوە هۆکاری تاشین و یاخود دروستکردنی ئەم نەخشی قسقاپان خۆی گۆڕە مەزارگەیە بۆ یەکێک لە پادشاخ و می و دەسەڵاتدارەکانی دەورانی مادی ئەبینین لە ئاینی زەرادەشتی کە سەردەمانێک ئاینی ڕسمی یاخود ئاینێکی گرنگ و پڕتەرەفداری دەورانی کۆن و چ لە ئاینی زەردەشتی مادی چ لە دوای مادەکانیش کە هەخامەنشیەکان دەسەڵاتیان کردو ئاینی زەردەشتیان لالا پیرۆز بووە پەیڕۆ و بنەماکانی ئاینی زەردەشتیان کردووە لەوێ لە ناشتنی مردوەکانیان سوودیان لە گوردەخمەکان وەرگرتووە هەروەها کۆمەڵێک ڕێگەزی زۆر سەرەکی لە ئاینی زەردەشتیا پیرۆز بوون لەوانە کەش و هەوا و سروشت و ئاوی پاک و خاک و ئەمانە وای کردووە بیر لەوە بکەنەوە لە ناو ئەشکەوتەکانە کە گوردەخمەکان بۆ پاشاکان هەڵبژێرن ئەم جەوەی ئێستا کەژە بینین هەم ئاوی لە یان شوێنێکە وا کات ڕۆحی مردوەکە ئاسوودە بێ یاخود وا بکات شوێنێکی شایستەی مردووەکە بێت بەپی مەقام و ئەو پلەی کەوا ئەو کەسی لێرە لێ نێژراوە وای کردوکەوە قسقاپان ئەم شوێنە گونجاوترین شوێن بێت لەم دەڤەرەیە بۆی بتوان ئەو نەخشەیە دروست بکەن ئەو گۆڕە دروست بکەن بۆ ئەو پادشا و ئەو میرەی کەوا لی هەبووە.
وەروە بەپێ ئەو بۆچوونانەی لەسەر نەخشەی قسقاپان هەیە مێژووی ئەم نەخشەی ئەگەڕێتەوە بۆ دوای شەڕی نێوان لیدیەکان لەگەڵ مادەکانە و ئەم نەخشەی پشتەوەمان تعبیر لە ڕێککەوتن و ئاشتی نێوان ئەو دوو ئیمپراتۆریەتەکات و هەروەها ئەگەری زۆریش وتمانەوەیەکەوە مەزاری خۆشتر سێمین پادشای ئیمپراتۆریەتی مادی هەر لەم لێرەیە نێژرا بێت یاخود ئەرە بوو بێتە مەزارگەی خۆشتر. لە درێژەی پێکهاتەی دەرەوەی ئەشکەوتی قسقاپان یاخود نەخشی تاشاوی قسقاپان ئەبینین لە بەشی لای چەپی سەرەوەی نەخشەکە هێمایەکی پەڕەندەیەکی چوارباڵە بینین کە ئەمەش هێما و لۆگۆی زەردەشتیانە ئاینی زەردەشتیانە کە لۆگۆیەکە لای ئەوان پیرۆز بووە وەکو ڕەمز و نەمادی دینی زەردەشتی ئەمەش دیسانەوە سەلمێنەری ئەوەیەکەوە ئەوان پێویستویانە لێرە دینیان فرامۆژ نەکرد وەکو پیرۆزکردنی ئەو عەقدە یاخود پیرۆزکردنی ئەو نەخشە لێرە بۆ زیاتر هەم گرنگیدان بە نەخشەکە و هەم بەو گۆڕانەشی کەوا لە ناوە هەبووە لێرە ئەو لۆگۆیان دروست کردو بەگشتی ئەوەی کە باسمان کرد پێگاتەی دەرەوەی شکەوتەکە بوو یاخود پێگاکەی دەرەوەی گوردەخمەکە بوو کە لەو ئەوانە کراوە پێگاتەوە بۆ دوو پایە و بۆ نەخشانێکەوە لەسەری دروستکراوە وەروە لە ڕێگەی ئەم دەواازەیەشکەوە لە بەردەستمانایە ئێمە ئەچینە ناوەی ئەشکەوتەکە وەخڕەوە باز لە پێکهاتەی ناوەی ئەشکەوتەکەکەین بەگشتی ناوەی ئەشکەوتەکەش پێک دێت لە دەواازەیە کە ئەچیتە ژوورەوە و 3 غورفەیە. پێگاتەی ناوە ئەشکەوتەکە وەگە بینین کاتێ ڕاستەخۆ لە ئیوانەکەەوە ئیتناوە دەگەیتە غورفەیەکی 2 مەترونی و بەسێ و هەروەها لەناو ئەم غورفەی یەکەمەیە گۆڕێگە بینین کەوا لە تەختی غورفەکەیە هەڵکەندراوە و هەروەها لە لای ڕاستی ئەم غورفەی یەکەم لەگەڵ لای چەپی ئەم غورفەیە 2 غورفەی ترە بینین واتە کاتێگەیتە ناوە لە بەشی ناوی گوردەخمەی قسقاپان ئەبێتە 3 بەش یاخود 3 غورفە کە هەر کام لەو غورفانە ڕاستەوخۆ لە یەکێک لەو غورفەی ناوەندەوە لە ڕێی دەواازەیەکەوە ئەەکەیتە ناو غورفەکان وەروە گەورەی غورفەکانیش بەگشتی وەکو باسمان کرد لە 3 مەتر بۆ 2 مەتر و نیون کە هەر کام لەو غورفانە شوێنی گۆڕێک هەڵکەندراوە بەڵام لە ئێستادا گۆڕەکان تەنها مەزارەکەیان ماوەتەوە شوێنەکان ماوەتەوە خاڵی کراون بەداخەوەکەوە ئەمە شتێکێکە لەو مشکیلانەی کەوا ڕوبڕوویە بینەوە لە شوێنەوارەکەەوە ئەو پاژماوە شوێنەوارانەی کە لە کۆنا هەبوون و ئێستاکە دەستکاری کراون یاخود بە قاچاغە بێن کە هیوادارم ئەم پرۆگرامانە بێنە هۆکارێک کە خەڵک و هوشیاری هەبێ ڕێز لە پاژماوە شوێنەواریەکان بگرێت و وەروەها بتوانێت هۆکارێک بێ بۆ پاراستنیان نەوەخت تێکدان و بە قاچاق بردنیان بەگشتی پێگاتێ ناوە ئەشکەوتەکە زۆر بە جوانی تاشراوە کە ئەبینین ئەم تاشینەوای کردووە زۆر بە جوانی لێوارەکان یاخود قەراخی غورفەکان دەرەکەون بە شێوازێکی زۆر هەندەسی زۆر زیرەکانە کە ئەبینین ئەم غورفەیەکەوەڕوا لی وەسابین زۆر جوان ئەڵی یعنی زۆر وازەح دەرەکەوێتەوە بەدەست دروست کراوە و هەروەها شوێنی تاشین یاخود شوێنی تیشەکان زۆر بە جوانی ئێستاکەش بە دیواری ئەشکەوتەکانەوە ماوەتەوە خود بە دیواری ناوەی غورفەکان ماوەتەوە و هەروەها دەروازەکانی بە شێوازێکی چوارگۆشە و زۆر ڕێک دروست کراوە. بەگشتی غورفەکان لە ڕووی ئەندازەوە تا ڕادەیەکی زۆر لە یەکەچن بەگشتی بەرزی هەر غورفەیەک 175 سانتیمەترەوە ئەم بەرزی ئەم غورفانە کە ئێمە لێیان وەساوین ئێستاکە بۆ شێواسایە 175 سانتیم بەرزیان هەیە وهەروەها لە کۆی چێوەکەشیان 3 مەتر بە 2 مەتر و نیون لە ڕووی پانی و درێژیەوە بەگشتی تاشینەکانیش بە شێوازێکی زۆر جوان و ڕێک تاشراوە هەر کام لەو غورفانە دەواازەیەکیان هەیە و خاڵێکی زۆر جەوهری زۆر گرنگ لەناو ئەم پێگاتی ناوەی ئەشکەوتی قسقاپان یاخود گوردەخمەی قسقاپان ئەبینرێت شوێنی داخستنی گوردەخمەکەیە کە ئەبینی شوێنی ئەو سکەی کەوا ئێستا لە کۆندا داکراوە بۆی گوردەخمەکەی پێقەپات بکرێت و هەروەها کەس ناتوانێت بێتە ژوورەوە ئێستاکەش لە دەواازەی سەرەکی کە ئەیتە ناوەوە ئێستاکەش ماوەتەوە هەروەها شوێنی ئەو چێوانەی کەوا
بۆی دادراون ئێستاکەش بەگشتی ماوەت ئەمەژوا ئەو سەلمێنەرێکیەوە یەکامانم بۆ گۆڕ بوون و هەروە داخراوە ئیتر بۆی کەس نەیەتە ناو گوردەخمەکانەوە. ئەم بەشەی سەرەوە ئەو خۆرەکەیەتی کە بینین لە شێوازی خۆر دروستکراوەکو پیرۆزی ئەم بەشەی پیرۆز ئەو خۆر بڵێ بەڵام ئەوم پایەکان ئەمە بنی پایە لەگەڵ سەق بڵێن سەری پایە هەیە چکە پایەمانەیە ڕاستەخۆ لە سەری دەبەست ئەم سەر پایەشی هەیە کە وەژ هونەرێکە لە مادیەکانەوە دەستپێیەکە دواتر خامۆشیەکان گرنگی پێدەن ئەمە بەشی سەرەوەیەتی وە داڕاکەش ئەو سێدارە هاتووەتە دەر لە پایەکان دەرچووە داڕاکەی زۆر جوانە کوردەواریانەیە ینی زۆر جوان دەرەکەوێت ئەم بەشەیش ئەم بەشەش ئەوە دوو نەخشەکە زۆر دیار ئەمە بێ خۆشتر بێت یاخود پاشای مادی بێت ئەمەشانە بێت ئالیاتیسی پادشای لیدیەکان بێت ئەمە لە کۆنا لابرا بۆی کەس ناتوانێت بێتە خوارێ لەگاتی قادرمەکرد دروستکردنەکانە بڵین تەوابوونی پرۆسەکە قادرمەکانیان لابرو و ئەبینی سەیری شاخەکەکە لە هەمووی قولچایە وەڵام ئەم منتیقە ڕێکە بۆی کەس ناتوانێت کەس ناتوانێت بەگشتی باگراوندێکی جوانی هەیە و هەروە شاکارێکی مێژووی زۆر گرنگە و Thank you.